بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سرتادا بخيرات همتانكم خوش حالم كأمرك لبابتك لبابدكان كبي وسط بهمو تاكتاكي خزانوا بجدارم لقلتانا لبابتك همو انداماني مالا وأقريتوا. هندك زار هندك بابتي تنها بو بياوانا، هندك بابتي تنها بو جنانا، بلام او بابتي او رومان تايبتا بتاكتاشي انداماني ماڵەوە. لامان کاتە ئەو بابەتەش پەیوەست تەنها بە دنیاوە، پەیوەستە بە قیامەتیشەوە. لەوانەیە زۆربەی زۆرمان ئەگەر لەسەرێکی دوێن لەوانەیە دینارێک بە حەرام نەخوات، لەوانەیە غەدر نەکات، لەوانەیە زوڵم نەکات، لەوانەیە قەت بێ خوا نەخواست لە کارێکی بەدڕەوشی نەکاتەوە. بەڵام نازانین لە هەندێک بابەتەوە ئێمە تووشی گوناح ئەبین بەبێ ئەوەی کە ئاگامان لێی بێت. یەکێ لەو بابەتانە کە حیفظ المال، لەوانەیە بزانین چۆن بەدەستی دێنین، بەڵام زۆربەمان نازانین چۆن بەکاری دێنین کە بەکارهاتنەکەشی تاوانێکە هەروەک چۆن لە ڕیبایەکە و لە غەشەکە و لە کلاواتەکە و فرت و فێڵەکە حرامە، لە بەکاربردنیشی ئەگەر ئاگادار نەبین تووشی حرامە بین. بۆشە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە هەموو نوێژەکانی مەکتوبە، نوێژە سونەتەکانە، نوێژە فەرزەکانە دایمەن ئەو ئامۆژگارەی بەگوێی مسلماناندا چرپاندۆ بەوەی کە ئەفەرمێ سێشتی خوای گەورە سێشتی لەسەر حرام کردو یاخود مەکروهی کردووە. یەکیان لەوانە ئیضاعة المال، بە هەداردانی پارە. بۆچی ئەم شتێ باس کردووە؟ لەبەر ئەوەی لە ئیسلامدا چۆن زینا حرامە، چۆن قەتل حرامە، چۆن درۆ حرامە، چۆن ڕیبا حرامە، بە هەمان شێوە ئیضاعة المالی بە هەمان شێوە تاوانێکە گوناحێکە. بۆیە بەگوێیدا چرپاندونە، بەگوێیدا ڕاگەیاندونە بەوەی کە ئاگادار بن چۆن لە دەستکەوتنیە بە حرام حرامە، غەدرە ئەوها لە سەرفکردنیشە تووشی حرامێکە بن. بۆیشە ئێمە هەمومان ئەزانین ئەگەر لە هەر کەسێک لە ئێمە سوال بکەی بڵێ لە ناو گۆڕە چەند پرسیاریان، پرسیارەکان چییە؟ هەمومان ئەزانین سێ پرسیارە: دینەکەت و پێغەمبەرەکەت و خوایەکەت. بەڵام لەوانەیە زۆر کەمێکمان بزانین ئەدی لە قیامەتە کە زیندوو بووینەوە چەند پرسیارمان لێکرێت، کە ئەفەرمێت هیچ کەسێک قاچەکانی ناجولێت حتا ئەم چوار پرسیارە لێ نەکرێت. لە ناو گۆڕ سێ پرسیار، لە قیامەت چوار پرسیار. پرسیاری یەکەمیان ئەوەیە کە ئەو تەمەنەت عن عمره فيما ئەفنە، عمرەکەت لە چ سەرف کردووە، کەواتە عمری ئێمە ئەمانەتە. لە هەمان کاتیشدا عن علمه فيما فعل، ئەو علمێکە پێتدا و ئایا ڕادگەیاند بە خەڵکت ڕاگەیاند، ئایا بانگەوازیت کرد، کەم یان زۆر ئینسان ئەبێت ئەوەندەی کە ئەزانێت ڕای بگەنێت. پرسیاری سێمی وعن ماله في أين اكتسبه وفيما أنفقه، بەڵام لە پارە دوو پرسیارەکرێت: لەکوێ بەدەستێنا و چۆن سەرفت کرد. اینجا عن جسمی فيما ئەبلا، لە جەستەشمان لە چیمان بە هیلاکردندا بردووە. کەواتە لێرەدا پرسیاری ئێمە، بابەتی ئێمە پرسیاری سێمە، بەشی سێمە کە ومن أين اكتسبه، کە ئەمەش بابەتی ئێمە نییە، چونکە هەمومان کە باسم کرد باس ئەزانین کە چی حرامە. بەڵام فيما أنفقه، لە چی بەسەر ئەبین پارەکە سەرفیەکەین، ئەمە بابەتی ئەو ڕۆمانە، چونکە هەر بابەتێک هەر شتێک ئەمانە بابەتێک و دەرسێک تایبەتی خۆیە. بەڵام دەرسی ئێمە ئەوڕۆکە حفظ المال، ئەو پارێکە بەدەستمان هێناوە ئینشاءڵڵا بە حەڵاڵە، بەڵام چۆنە سەرفی بکەین بۆی کە تووشی گوناح نەبین. چونکە ئەمە بەڕاستی زۆربەی زۆرمان لەوانێ من پێشی ئێوە چەندەها هەڵەی وام کرده بێت لە یان لێرە نووسیمە یان مسریف بووینە زیادە ڕێویمان کردووە، یان خوا نەخواستە مبەذیر بووینە، کە مبەذیر ئەوانە کە پارە لە حرامە سەرفەکەن. و لە هەمان کاتە هەندێک زار وەسەتیتمان لەوانەیە کرده بێت و هەندێک زارش لەوانەیە بەخیلیمان کرد بێت، ڕەزیلیمان کرده بێت. کەواتە ئیسلام هەر چوار بەشی بۆ باسکردن کە ئینسان لەو حاڵەتی لەو کاتێک کە پارەمان لە گیرفاندایە حتمما کە دەریدێنین لەم چوارە بەدەر نین، یان زێدە ڕەویەکەین، یان ئەوەتە لەخوا نەخواستە لە حرامە، یان ئەوەتە وەسەتە کە ئەمە ئیسلامە. ئەمە داوامەلێکە وەسەتیەت بکەین، نە ڕەزیل بین، نە زێدە ڕۆ بین، نە مبەذیر بین، کە ئەمانە لە ئیسلامدا خوای گەورە لە قورئاندا باسی ئەم چوار بەشەی کردووە کە ئێمە ئاگادار بین. ئەگەر ئاگادار نەبین پرسیارمان لێ ئەکرێت لە چوار پرسیارەکە. مادام پرسیارمان لێکرێت پێویستە هەمومان تاکتاکی خێزان لەو بابەتە ئاگادار بین. بۆیش ئەو دایک و باوکانەی کە ژیرن عاقڵن بەر لە هەموو شتێک بۆ منداڵەکەیان بکەن، لە دوای جلوبەرگ و با بڵێن شیر و ئەوەنە یەکسەر دەخیلەیەکی بۆ دانێن، بۆ دەخیلی بۆ دانێن. لەبەر دایک و باوکە درچیان بەوە کردووە، هەستیان بەوە کردووە
كدخيلة أو منداڵە بإذن الله ڕزگارێکە لە فەقیریە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی اللهم إني أعوذ بك من الفقر، خۆیان پەنا ئەگرم بە تۆ لە فەقیریە. کەواتە ئەگەر فەقیری ئەوەندە کارەسات نەبێ بۆ سەر مرۆڤ، بۆ پەنای گرتووە لەسەر لە فەقیریە، هەروە چۆن پەنای گرتووە لە عەزابی قەبر و لە دەجال و لە نەخۆشی و لەو شتانە، بە هەمان شێوە پەنای گرتووە لە فەقیری. کەواتە دایک و باوکی ژیر و عاقڵ یەکەمیش دەخیلەیەک بۆ منداڵەکەی دانێ بۆی کە ئەو منداڵەی تووشی فەقیری نەبێت. جا بینە بەر چاوی خۆتانە ئەگەر بێت و دایک و باوک ئەویان ئەو هۆشیاریان نەبوو کە دەخیلێک بۆ منداڵەکانیان دابنێن، بەخۆشیان مەسروف بوون، منداڵەکەشیان لەسەر ئەو مەسرفێ لێ ڕاهینا، ئەو منداڵە چیوە بەرهەم دێت؟ منداڵێک کە یان مبەذیرە کە زێدەڕەویەکە لە حەرامیشە، بەیانی بە مەشروبات و بە خراپەکاری و بە قوماری شێدات، بۆ چونکە بناغەکەی مسریف بووە. دائما ئینسان ئاگادار بێ، ئینسان تەبیعەتەکی هەیە، لە خراپی بوو وازی نهێنا ئیلا هەنگاو ئەنێ بۆ خراپی دووەمە، لە دووەم وازی نهێنا هەنگاو ئەنێ بۆی سێمە. بەم شێوە ئینسانیش ئەگەر لە خوا ترس بوو ئەبینی هاتوچەی مزگەوتی کرد، دوای لە دەرسا بەشدار بوو، ئەبینی هەنگاو ئەنە چێ بۆ حاج، دوای کە دێتەوە بێتە پیاوێکی تر ئافرەتێکی تر، وردە وردە هەنگاو ئەن ئەبێت بە متەقی، ئەبێت دوای بە موحسین، وردە وردە هەنگاو ئەنێ. کەواتە مرۆڤ دائیمەن لەو هەڵکشان و داکشانەدا چۆن ڕۆژێک سەرماتی ڕۆژێک گەرماتی لە ئیمانیشە بە هەمان شێوە. ئەگەر ئاگادار نەبی بەرەو خراپ هەنگاو بنێ، بەرەو خراپی ئەڕوات، ئەگەر باشیش و بەرەو باشی هەنگاو ئەنێ. لە بەڕێوەبردننی پارەشە بە هەمان شێوە ئەگەر ئینسان ئاگادار نەبوو، یان ئەوەتە زۆر زێدەڕەویەکە بێت بە ئینسانێکی بەخیل ڕەزیق کە خێری نامێنی بۆ دەوروبەرێکی خۆیان بۆ کەسوکاری بۆ ماڵ و منداڵی، زێدەڕەویەکات ئەبێت بە بەخیل کە ئەمەش دوای باسێکن ئینشاڵڵا کە خوای گەورە چۆن باسی کردووە، یان ئەوەتە مسریفە، ئەو منداڵشکە مسریف و لەسەر ئەوە لێ ڕەهات، ئەبین لەو قۆناغا هەنگاو ئەنێ بەرەو خراپەکاری، دوای مەشروباتیش ئەخواتەوە پارە لەشتی خراپ سەرفەکە بۆ، چونکە لەوە لێ ڕاتوە، لەو لێ ڕات هەنگاو ئەنێ بۆ مبەذیر، بۆ تاوان و گوناح، ئەو کاتە بێگومان ئەکەوێتە بەر هەڕەشەی خوای گەورە. ئەمانە گرنگی پارە لە ئیسلامدا، بۆیشە پێویست هەمومان بیزاین لەبەر ئەوەی پرسیارمان لێکرێ. ئەوە یەک. دووەمیشیت ولله ملك السماوات والأرض، بزان ئەو پارەی جیرفانمان کە هەیەی ئەگەر زێڕ ئەگەر زیوە ئەو پارەی خۆمان نییە، ئەمانەتێکە لە دەستی ئێمەدایە لە پەیداکردنی و لە سەرفکردنی. کەواتە مادەم ئەمانێتە، چۆن من بۆم نییە ئێستا لە پرسیار هەر کەسێک بڵێم وەربارچی خۆمان بکوتین، بابا چۆن خۆمان بکوتین، حەرامە، چۆن کوتان، بەس بڵێم وەربچین پارە سەرفکن لە هیچ لەوانێ بڵێ احتیاجیە، بۆ چونکە ئەو هۆشیارەی نیە، ئەو جەستێت چۆن ئەمانەتە، ئەو پارەیەش ئەمانەتە، ئەو عیلمەش ئەمانەتە، عمریشمان ئەمانەتە. کەواتە ئەبینین لێرەدا ئێمە ئەو مڵکێکە لە جیرفانماندا بەی خۆمان نەزانین، بۆیە بە کەیفی خۆمان تەخشان و پەخشانی پێەکەین لە کاتێکە کازانی خۆمان نییە. مادام هی خوای گەورەیە و خوای گەورەش ئەفەرمێتی ثم لتسألن يومئذ عن النعيم. ئەمە چەند ئاەت ئەخوێنینەوە، هەومان نەخوێن، بەڵام ئایا لێ تێگەیشتنە کە خوای گەورە پرسیارمان لێکە لەسەر هەر نیعمەتێک، کەواتە پارەش نیعمەتێکە، بۆشە پرسیارمان لێکرێ بەرەوەی ئەو نیعمەتە هەموو کەسێک نیەتی. مادام کەسێک تا خوای گەورە بە تۆی داوە ئاگادار بە ئەم نیعمەتە پرسیارت لێ ئەکاتەوە. بۆشە ئەگەر ئێمە هۆشیار نەبین بێگومان زێدەڕەوی لە پارە سەرفکردنە ئەیکەین. جا ئەم کەسانە بۆشە خوای گەورە لە ئاەتێک ترەکە ئەفەرموێت، حتا هۆشیاریماندا فەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم، پارەتان مەخەنە بەردەستی سوفەها. سوفەها نەزان و داما و یعنی فەقیر حاڵ بە کورتەکەی مختصریەکەی، بۆ ئەفەرمێ چونکە خوای گەورە ئەو ماڵی کە بە ئامان لەلای تۆ داناوە ئەبێ پارێزگاری لێ بکەیت، بۆ نییە زۆر بە سادەی لەسەر مێزەکە دای بنیت و منداڵ دەستکاری بکات، میوان دێ دەستکاری کات، ئەو منداڵە ئەو میوانی ستاوانی نەگەر ئەگەر لیان بردی، بۆ چونکە تۆ ئەو پارەیەت داناوە کە لە کاتێکە خوای گەورە ئەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم، بۆ چونکە خوای گەورە کە ئەفەرمێت لەبەرچی التي جعل الله لكم قياما، چونکە ئەو پارە خوای گەورە کردوێتی بۆ هۆکاری وەستانی ئێمە، بۆ هۆکاری ئەوەی کە بناغەی ژیانمان لەسەر ئەو پارەیە بنیات بنین، و لە هەمان کات دەتوانین قیامەتیش پێ پەیدا بکەین. ئێمە ئەگەر پارەمان نەبێت، ئەگەر پارەمان وا دانا بە سادەیی و هەموو دەستکاریان کرد و 2 سات بردی و بە خۆمان خیز قیاسێکمان نەبوو، منداڵ بردی ئەو بردی ئەو بردی ئەو بردی، خوای گەورە ئەفەرمی ئەو پارێکە بۆم داناوی کە کردمە هۆکاری وەستانت لە دنیادا و بژێوی ژیانت و قیامەتیشی بەدەستە. بۆ ئەگەر تۆ پارە نەبێت زەکات چۆن دەیت کە عیبادەتێکی گەورەیە، کە تۆ پارەت نەبوت چۆن حەجەکەیت عیبادەتی گەورەیە، کە پارە چۆن عومڕە ئەکەیت، چۆن سەدەقە جاریەک پردێک مزگەوتێک دروست دەکەیت، هەر بە پارە ئەیکەیت، کەی قوربانی ئەکەیت، چەند خۆشە تو هەموو ساڵە قوربانی بکەی، بۆ چونکە پارەت هەیە. کەواتە تو پیاوەتیشت پێ ناکرێ،
کەواتە ئەو هەموو عیبادەتانی کە بەپارە ئەنجام ئەدرێ ئەتوو بەهەدەردا و تۆ بێبەشی بۆ قەت زەکات نادەی قەت قوربانی ناکەی قەت خێرێک ناکەی قەت ئیوەنی کە خەڵک سود لە پارەکەت ببینی کە بە قەرز بیان بدێ یاخود ئەگەر ئەمانەش ئەنجامدا ببی بە بازرگانێکی گەورە ببی بە کەسێکی سەرمایەداری گەورە بۆ لە حەدیثێکا فەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ئیماندارێکی چست و چالاک و زیرەک و عەقڵ باشتریشە خۆشەویستتریشە لە ئیماندارێکی زەعیف و لاواز و نەزان و بێ بەرنامە کەواتە ئێمە چۆن ببینە خۆشەویستی خوای گەورە بەوەی کە ئێمە بتوانین لە هەموو ڕوانگەیەکانەوە پێشکەوتوبی سەرکەوتوو بین بۆ چونکە خوای گەورە ناوی ئێمە يد السفلى بین کە لە حەدیثێکا فەرمێ اليد العليا خير من اليد السفلى تۆ پارە دێ بە کەسێکە ئەم دەستەی سەرەوە یەکێکیان وەرەگرێت چیهانیان باشترە ئایا دەرۆزەکەت باشترە یان کەسەکە پارە ئەبەخشێت ئەفەرمێت بۆچی لەبەرەوەی اليد العليا هي المنفقة ئەوەی کە لەسەرەوەی ئەمە بەخشەرە بەڵام يد السفلى هي السائلة دەرۆزەکەرە کەواتە ئینسان نابێ هەوڵ نەدا کە منفقە نەبێت کە کەسێک بێت کە بەخشندە بێت دائیمەن پارەی هەبێ بدات بە خەڵکە بۆیە ئیسلام فێرمانەکات بەوەی کە ئێمە دائیمەن دەستمان لەسەرەوە بێت قەت پارە وەرنەگرین بۆ ئەوەی کە هەم عیبادەت بەدەست بێنین هەم کەسایەتیمان پارێزراو بێت وجعل لكم القيامة خوای گەورە ئێوەی ئەو پارەی کردوتە ئەوەی کە ئەو پارەیە ڕاتان بگرێتن و بژێوی ژاین لەسەر پەیدا بکەین ئەو هەموو دەستکەوتانە بۆ دنیا و بۆ قیامەتە چۆن دەستمانەکەوێت تەنها بەیەک شت ئاگادار بن بەڕێخستنی ئەو پارەی کە لە بەردەستماندایە بەڕێخستنی ئەو داراییە کە لە بەردەستماندایە بۆشە ڕاوێژکاری دارایی هەیە بۆ ڕاوێژکاری دارایی هەیە هەموو سەیری بکە هیچ حکوومەتێک نییە وەزیر دارایی نەبێ بۆ هەیەی لەبەر ئەوەی حکوومەت ئەزانێت کە دارایی بناغی حکوومەت و دەسەڵاتە کە پارەی نەبوو حکوومەت ئیفلاس دەکات وایە هیچ دامودازگایەک نییە حکومی محاسیبێکی نەبێ بۆ محاسیبەیە چونکە بزانین داهاتی چەندە خەرجەکانی چەندە و هیچ شەریکات و کۆمپانیایەکیش نییە محاسیبێکی نەبێت بۆی ئەوش بە هەمان شێوە حساباتی خۆی بکە بزان داهاتی چیە قازانی چیە زەرەری چێ لەکوێ با بڵێ جیرفانەکەی کون بووە بۆی کە چاچی بکاتەوە و هیچ دوکاندارێکیش نییە دەفتەری قەرزەکان و حساباتەی نەبێ بەڵام ئایا چەند لە خاو خێزانەکان دەفتەری حساباتمان هەیە لە حکومەت ڕابگرێتە دام و دەستگاتە شەریکە هەتا دوکاندار تا دێنێ ماڵەکانە زۆر کەمێک نەبێ بەداخەوە ئیحساییەن پێمان ئەڵێ 193 خەڵک ئیشەکات ئاگادار لە هەموو دنیادا لە ئەمریکا تا ئاگاتە ئەوروپا کوردستان کەس نەڵێ شانازنەکە بڵێ من وەڵای زۆر کاسم هەمومان کاسبین وەرە چێمان لێرە ئەخەوێت هەمووی کاسبە هەمووی ئیشکەرە بەڵام ئەڵێن لەو 193 کەمتر لە 100 ئەزان ئیش بەو پارەیەک بکە بەدەستی دێنێت ئێمە عیب نییە بۆ هەمومان هەمووی ئەوە خەیاتەوە حەدادەوە ئەوە فیتەرە و مامۆستایە هەموو ئیشەکەت بەڵام چەندمان ئەزان ئیش بە پارە بکەین پارە گل بدەینەوە بەبێ زێدە ڕەوی کە بخل بێ ڕەزیلی بێت بەبێ زیادە ڕەوی بەبێ مبەذیر بین ئەمە جێگای پرسیارە هەڵوەسەیە لە خۆمان بکەین کە ئەم ئیحساییە بەڕاستی ڕێژێکی زۆرە یعنی زۆرە کە نازانین ئیش بە پارەکە بکەین لە ئەمریکایە ئەزانن ساڵانە 170,000 خێزان هەڵ ئەوەشێتەوە بەس لەبەر نەزانینی ڕێخستنی دارایی خێزانی میزانیەی ئاعیلە بۆ چونکە یان پیاوەکە زێدەڕەوە پارە نامێنێتەوە یا ژنەکە زێدەڕەوە پارێکە نامێنێت 170,000 خێزان بەس دیقەت بێت لە ئەڵمانیا چەند هەزار بێلانەمان هەیە نزیکەی 700,000 ئۆپتاغلۆسە بێلانەکان 700,000 بۆچی هەیە هەموو لێ سوالگە و قەرزدارە کەس نەڵێ بە مەشروع بۆلاتەوە مەزانەوەمان نەزانین بە مەشروع بێ نەخێر هەمووی لێ سوالگە کریخانەکەی نەداوە کارەبای نەداوە قەرزی کردووە ناوماڵی بە قەرز هێناوە دوسێ خەت تەلەفۆناتی هێناوە تەلەفۆنی مۆبایلی هێناوە سیارەی بە قەرز هێناوە پێی نەدراوەتەوە باری خۆی قوڕس کردو و ئیفلاسی کردو کەوتە سەر شەقامەکە ئاگادار ئەوانەی کە تۆ ئەیان بینی هیچیان لە بە مەشروع بینێ چاک بزان 700,000 بێلانە ئەو ڕێژێ ڕۆژ بە ڕۆژی زیاد دەکات بڕۆ سەری کۆمپانیەکان ئینکاسۆ بکە ئەوانەی کە دەفتەری قەرزی خەڵکیان لەلایە هەر خەنی بوونە بە خەڵکە بۆ ئەن ئەوان بوونەتە ملیاردێر یەکێ لەوانە لە ئینکاسۆیەکە ئەو کۆمپانیەکە پارە لە خەڵک وەرەگرێتەوە ئەیوت 5 ملیارمان گەڕاندۆتەوە لە خەڵک بۆ نێو بازاڕی ئابووریە بەڵام ئەگەر ئەوانە لایانی کەم 15 ملیاری خۆشیان هاشتە سەرێ قازانجیان کردو لەو خەڵکانەی کە نەیانتوانێت پارەکان بدەنەوە هەمووتان لەوانە بەسەرتان داهاتە بێت کاتێک کە قەرزێک نادەنەوە یەکسەر ئەنێرێ بۆ ئەو کۆمپانیاش ئەگەر 5 یۆڕۆبی ئەیکاتە 500 یۆڕۆ ئەوجا لە 500 کەش نەیدەوێت کاتە بە 1000 2000 لەسەر 5 یۆڕۆیە وەڵڵاهی برادەرێکم تووشی نەخۆشی نەفسی بووە
ئێستا لەوانێ 20 ساڵ بێت تووشی ئەو کێشەیە بووە وەڵڵای ناوێت سیارە بە ناوی خۆی بکات تەلەڤیزۆنەکەی ئەمن بۆم ینی بەناو ئەلەساز من بۆم کڕیوە بۆی کە ئەگەر هاتن بڵێ سیارە ئەو تەلەڤیزۆنە هی من نییە هی ئەو برادەرەیە ڕەحمی بە منداڵەکانم کردووە لێرەی دانا تا تەلەڤیزۆنەکەی نەبن چونکە خەڵکیان هەیە دێن دێتن ناو ماڵ هەرچی ببینێت حتا سعاتی دیواری ئەگەر یەکێ ڕۆ بکە ئەیبا لە جیاتی ئەو قەرزەی کە کردوویەتی ئەو فەقیرە سیارە لەبەر دەرەی خۆی پارک ناکات تەلەڤیزۆنی ناو ماڵێک باسم کرد من ئیمزام بۆ کرد کە گوای ئەو ئیمنە بەس بۆی کە منداڵەکانی تەلەڤیزۆنیان هەبێت ناو ماڵێکی جوان ناتوانانی بکرێت لێ بۆ تەعینادی لەگەڵ ئەو کۆمپانیایە لە وەخت خۆی هەندێک قەرزی کردووە قەرزەکە ناتوان بداوەتەوە قەرزەکە زیادی کردو لە خەفەتان ئیتر کۆتۆتە ڕقا ئەوە چەند ساڵ ئەوەیە کاتن تووشی نەخۆشی نەفسیش بە لەبەرەوەی ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ ئەمە لە ئەنجامی لە ئەنجامی ئەوەی نەیزانیوە ڕێخستنی ئەو پارەی بکە کە لە ماڵی خۆی هەیەی بەڵام ئەگەر بزانی ئەو بێگومان ئینشاڵڵە تووشی ئەو شتانە نابی و بۆ چونکە ئێمە دینێکمان هەیە ئەو شتانەمان فێرەکە چی لەبەر بکەین چی بڵێن چۆن دانیشتین لەگەڵ گەوراکان چۆمی لەگەڵ منداڵەکانە چۆن بین چۆن خێزان پێک بهێنین ئەمە فێریشمانەکات بەوەی کە چۆن ئیدارەی پارەکەمان بکەین خێزان وەکو حکومت وایە ئاگادار بز وەکو حکومت وایە حکومت چۆن وەزیری ناوخۆی هەیە وەزیری دەرەوەی هەیە علاقاتی خارجی علاقات ناوخۆ وەزارەتی پەروەردەی هەیە وەزارەتی ئەعلام هەیە عینن خێزانش بە هەمان شێوە ئەگەر بێت و ژن و مێردێک نەزانن علاقاتی خارجیان لەگەڵ خەڵکان چۆن بێت تابەت میوانی ناڕێک دێ میوانی نەشیاو دێت میوان لە ناکاو دێت لەبەر سەبەرەوەی نیزامێکیان نێ بڵێ کەی میوان بێ کەی نێت چێ بێت چێ نێت چەند بمێنێت چەند نەمێنێتەوە کەواتە توی کێشەی خێزانیە بن لە علاقاتی ناوخۆشە بە هەمان شێوە کەی منداڵ بنێنەوە منداڵ چۆن پەروەردە بکەین منداڵ ئەبێ نابێ هەبوو نیان نەبوو کێشەکان چۆن چارەسەر بکەین نەخۆش کەوتین نەخۆشیەکان چۆن چارەسەر بکەین تۆ بڕۆ من دێم تۆ ئەچیت منداڵەکان چۆن پەروەردە بکەین پەروەردەی منداڵەکان چی بێت ئەبین ئەوە هەمووی نیزامێکە کە بێ ژن و مرد ئەمانە پێک بێنێت کە ئەمڕۆ بابەتی ئەو ڕۆکەشمانە ئەدی پارە داهاتمان چەندە خەرجیەمان چەندە لەکوێ خەلەل هەیە کەواتە ئەبێ چۆن لە علاقاتی خارجی علاقات داخلی بەرنامە داڕێژەکەن باماشە لە مەسلەی بەکاربردننی پارە و پولیشە ئەبێ بزانین دەخلەکەی چەندە و خەرجەکانیشی چەندە بۆ یەکەمیشت لەبەر خوای گەورە یەکەمیشت لەبەر خوای گەورە لە ترسی خوای گەورە چونکی پرسیارمان لێکاتەوە دووەمیشت ئەوەی کە ئێمە کە بۆی خێزانمە هەڵنەوەشێتەوە سێمشت بۆی کە توای قیامەتی پێ پەیدا بکەین کە خوای گەورە فەرمێ وابتغي فيما آتاك الله دار الآخرة أفرم بو بارو بوليك بيم داوي آخرتي بي بيدا بك إنزا ولا تنسى نصيبك من الدنيا إنزا نصيبي قش للدنيا لبين مكة كي باسي وشكين تاتسر دقين بو من هي خواردن بخوين جلو برق لبر بكين ناو مال بكرين كماليات بكين حاجيات بكين كيستان نسيت مانوا أمش خواي قورا حزيلي أوشتانا مها بكين بلام ببي زيادة الروي ببي كم روية كواتا ئێستا پێویستە لەبەر خوای گەورە ئێمە دەست لەو کاران هەڵبگرین کە پێشتر کردومانە و دووەمیش هەموو بابەتێک کە باسەکەین ئەبێ بەڕاستی ئینسان لە خۆیەوە دەست پێ بکات لەبەر خوای گەورە کاوڵێت ئیماندار کە کاتێکە کێشەیەکمان ئەبێ بگرن لای خوای گەورە ئەگەر لە کێشەیەکتان بۆ دروست بووە جا علاقاتی خارجی و علاقاتی ناوخۆ بوو ئیدارەی مال بوو پەروەردە بوو سەحە بوو هەر شتێک ئەفرێ بگرن لای خوا و پێغەمبەرەکەی بۆ چونکە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چونکە لەوێدا خاڵی ئەو چەقەی کە پێویستە لەوێدا بوەستین لەوێدا یەکتر ئەگرینەوە ئەگەر حرامە ئەگە زێدە ڕەویم کردووە بۆ نمونە من لەگەڵ خێزانی خۆم دانیشم ئەگە زێدە ڕەویم کردووە لێرە زێدە ڕۆم ڕاستەکەی تۆ ئەڵێ من زێدە ڕۆم لێرەدا واز دێنم کە کەم ڕەوم ئەڵێ زوڵم لە تو کردووە بەڵێ مادام بە جوێرەی شەریعەت زوڵم لە تو کردووە داوای لێبوردنەکەم ئەم حەقیقەتە بێت بدەمێ بەڵام ئەتوش بە هەمان شێوە لەکوێدا زیادە ڕەویت کردووە لەکوێ کەم ڕەویت کردووە ئەبێ پابەند بین بە دینەوە بۆ چونکە ئێمە ئیماندارین بەڵام ئیماندارێک کەسێک مولحید بێتن ئەو یاسا و ڕێسایی نییە هەر دەماش پێک ناتن بڕۆ ناوماڵی بڕۆ ماڵی خۆت بڕۆ ماڵی خۆت بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەمانەوێ خێزانێکی سەقامگیر و پڕ بێ لە ئەمن و ئاسایش و دڵێکی ئارام بەرهەم بێنین فراهەم بێنین یان ئەوەتە ئەو پارێکە من بەدەستێنین ضروریاتە یانوەتە حاجیاتە یاوەتە کەمالیات گوان لەوەدانە بابزانانی ضروریات چییە ضروریات ئەو شتانەیە کە پێویستە بۆ ژیان ئەو پارێکە سەرفێکن یان بۆ خواردنە یان بۆ خواردنەوەیە یان بۆ پۆشاکە جلوبەرگە یان بۆ مەسکەنە کە پێویستە ئینسان مەسکەنێک خان و بەرێک هەی بێت و چوار دیوار و سەقفێکی خۆی هەبێت لانی کەم بۆی کە محتاج دەست کەس نەبێت لەما کاتە حاجیات ئەو شتانەنا کە پێویستن بۆ ژیان بەڵام ژیانیان لەسەر ڕانەوەستاوە ژیان ئاسانەکەن بۆ نمونە سەلاجە موجەمیدە غەسالە تەباخ سیارە ئەمانە حاجیاتن ضروریات نییە یعنی ئینسان توانێت بەبێ سیارە بژی بڵێ بەبێ سیارە ژیاوین
ئەتوانێت بەبێ سەلاجە بژی بڵێ بەبێ سەلاجە توانی بژی بەبێ موجەمیدە بەبێ غەسەل ئەو شتانە بێ بەڵام ئەگەر هەبوون حاجیاتە پێویستینە بەڵام ضروریات نینە کە ژیان لەسەری وەستا بێت ئینسان ئەگەر نەبێ ئەمرێت بەڵام بەبێ غەسەل ئینسان توانی بژێت ئەمانە حاجاتیان پێڵێن کەڵێن پێویستی بۆ ژیان ئاسانەکەن بەڵام کە پێویستی بنەڕەتینە کە بەبێ ئەوانە ژیان نابێت سێمیان کەمالیاتە کەمالیات ئەو شتانە کە پێویست ضروریات نینە و حاجیاتی ژینەکە وەکو سەلاجە و موجەمیدە بەڵام کەمالیاتن ژیان جوانەکەن ئایا جوانی لە ئیسلامدا هەیە ڕێگادەی خی گەورە ئێمە کەمالیات بەکاربین بەڵێ بێگومان ئاگادار بە ئێمە کە باسەکەن مەبەسمان ئەوە نییە ئینسان وشک بێت ڕەزیل بێت بۆیە لە حەدیثێکە ئافەرمێ إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده خی گەورە حەزەکات شوێنەواری نیعمەتەکەی بەسەر عەبدەکەی و پێوە دیار بێت یعنی کابرا بینی ناوماڵی جوانی هەیە بۆ چونکە خی گەورە پێی داوە بە گوێرەی ناوماڵە جوانەکەی خی گەورە حەزەکات ئەو کابرایە ڕەزیلی نەنوێنێت ئەوەندەی مادام پێی ئەکرێت توانای هەیە بەبێ قەرز و فەرت و فێڵ ناوماڵێک بۆ خۆی بکرێت ئەبینی سیارەکەی جوانە بەبێ زیادە ڕەوی مادام هەیەی قەرزی نەکردووە فرت و فێڵی نەکردووە بە حەڵاڵی پەیدا کردووە خی گەورە حەزەکات ئەم کەسێ سیارەکی جوانی هەبێت بە حەز شێکا ببینێت ئەگەدەر حەز ناکە نەبینێت حەزەکە ببینێت مادام پێی داوە بەڵام ڕەزیلی بنوێنێت ئەو بێگومان دروست نییە کەواتە ئەوە پێڵی کەمالیات بەڵام تۆ وەرە ئەوەی کە جێگای پرسیارێکە ئێوە پرسیاری لەسەر دەکەینەوە لەسەری ئەوەسین ئەوەیە ئایا ئێمە چ کاتێک ئەدیک ئەکەوێن ناو مسریف و مبەذیر و بەخیلەوە حتمما لەو سێ حاڵەتە زیاتر بەدەر نییە لەو شتانەمە خۆ زێدە ڕەویەکەین خۆین باسی زلام کوشتن ناکەن پارێت ناسیت خۆخوا نەخواستە بەدڕەوشتی و خراپەکاریەوەن پارێت ناچێت بەڵام لەو شتانەیە ئەگەر بێت و ئێمە ئاگادار نەبین ئەو کاتابین تووشی زێدە ڕەوی بوونە یا تووشی مبەذیر بوونە لێرەشە سەیری بکە لێرە نووسیوە ضروریات مهم عاجل مهمیشە و پێویستیشە بە پەلە ئەوانە دابین بکەیت پێویست ئەوانە دابین بکەیت بۆ چووکەوەنە پێویستی ژیانن بەڵام حاجات عاجلە بەڵام غیرە مهمە بە پەلە پێویست بێتی بەڵام ئەوەندە گرنگ نێت تۆ ئیلا ئەبێ هەد بێت لە کاتێکە کە ئێستا کە ئەمڕۆکە بینی خەڵکەکی یەکجار زۆر ئەلێرەدا تووشی تووشی زێدە ڕەوی ئەبن بەوەی کە ئەبینی دەفتەری ئۆتۆ کاتەوە ئەوە تەڵەبکە ئەوە داواکە ئەوە دێن ناو ماڵ دێنە قەنەفە دێنێن ئەو شتانە لە کاتێکە ئەمانە پێویستە هەبن بەڵام پێویست ناکە تۆ خۆت باری خۆت قوڕزکەی و خۆت بخێزێ ژێر قەرزێکی زۆرەوە لە کاتێکە ڕاوەستێ ئەم ساڵ پێت نەکرا ساڵێکی تر وەکو کورد وتوێتی بەقەدەر بەڕێی پێ خۆت بەقەدەر بەڕێی خۆت پێت ڕابچێشە ئەگەر پێم کڕا سەلاجەیەکی باشە کڕم ئەگەر پێم نەکرا سەلاجەیەکی خراپەکەبی بەس ئیشەکەم پێ دەبر بکەم تەواو پێویست ناکە قەنەفەم پێکڕا پێم کڕا پێم نەکرا پێویست ناکە قەرز بکەم و ماگانە پارەیەک بدەم بۆ چونکە ڕاستە عاجلە بەڵام مهم نییە کە من خۆت بخۆمە ژێر بارێکی قورسەوە کەواتە کەی هەم بوو ئەیکڕم کەمە بەڕاستی زۆربەی زۆری خەڵکی ئەمڕۆکە لە مەسلەی حاجاتە تێکەوتونە کەسمان قەرز ناکەن بۆ خواردن و خواردنەوە بۆ خی گەورە بە ئەوەندەی داوە الحەمدولیلا بەڵام لە حاجاتەکە بین بۆ مۆدیلات و بۆ ئەو شتانە کە پێویست لە سەلاجەیە پێویست پێ بەڕاستە سەلاجەت پێویست پێ بەڵام ئەو سەلاجەیت کە تۆ داواکە زۆر گران لە توانای مندانیە بۆیە توانای سەلاجەیەکی بچووکم هەیە قەنەفە باماشەوە مطبەخ باماشەوە ئەو شتانەی کە هەنە پێویست ناکە ئەو هەموو قەرزە بکەم لە کاتێکە ڕاستە گرنگە ڕاستە عاجلە بەڵام ئەوەندە مهم نییە کە خۆم تووشی قەرزکە مهمە من چۆن بتوانم ژیانی خۆم پێدەبر بکەم بۆش ئەو کەسانێک کە بە زۆری خێزان داریتیان هەڵ ئەوەشێتەوە یاخود توی کێشە دۆخا بن لەو ڕوانگەیە تووشە بن لە حاجاتەکەی تووشە بن دوای لە کەمالاتەکەی ئەوە بێگومان کە کەونە ناو غروریاتیەوە کە ئەو کاتە هەر لە ژێریشیە دەرناچن کابینی ئەمڕۆ بە تریلیۆنەها دۆلار خەڵک قەرزدارە بە تریلیۆنەها ئەزانی ئەڵمانیا خەڵکی ئەڵمانیا 4 تریلیۆن دلار قەرزدارن 4 تریلیۆن دلار قەرزدان ئەڵمانیا خەڵکەکەی ها بەسە قەرز پێکات ئەو سیارەکە تۆی بینی 180 بە قەرزە 180 ئەو سیارەکە تۆی بە قەرزە ئەو خانوانێکە تۆ ئەیبینیت ئەتوان بڵێم 195 بە قەرز هێناوە 105 خانی خۆی بێت هەر هەمووی بە قەرزی هێناوە قەرزی خان و قەرزی سیارەکە و تەمینەکەشی پێکات بانکەکەیە ناوماڵەکەش دێنێ بەوە مۆدیلاتش دێنێ هەر بە قەرزەکەیە ئەبینی ئەو خێزانە باریان ئەوەندە قوڕس کردوەوە بە قەرز کردووە هەر ئەبێ ڕاکەن نەکەڵکی میوانداریان ماوە نەکەڵکی خزمەتیان ماوە نەکەڵکی جیرانەتیان ماوە نەکەڵکی پێکەنینیان ماوە نەکەڵکی گفتوگویان ماوە نەکەڵکی کۆڕێکیان ماوە هیچیان نەما ئێلە بێ ڕاکەن بۆ چونکە باریان قوڕس کردووە بۆ خواردنیش نا بۆ خواردنەوە نا بەڵکو بۆ حاجاتیان کردووە ئەمە خەریکە تەشە ناکات بۆ وڵاتەکانی ئێمەش بەداخەوە
لە وڵاتەکان ئێمەش بینی هەمووی پرسیاسە قەرزەکە قەرز حەڵاڵە بیکەم توانێت بۆ قەرزەکەیت من بە ژیانی خۆم بە قەرزم بۆ شتانە نەکردووە هەم بۆ کڕی منەشم بۆ نەمکڕیوەوە کەواتە ئەو کاتە بینی چەندەها پارەت بۆ ئەگەڕێتەوە بەبێ ئەوەی خۆت دەست لە خەڵکی پاکێت ببی دەستێکی سوفلا لە خوارەوە بیت و زەکاتت پێ بشێ و خەڵکی بڵێن ئەدی تۆ هەمووی شاکەی کوا پارەکەتە کاتە لۆمە ئەکرێ کوا ئیشەکەت کوا پارەکەت وایە کاڵێ کاسبم کوا پارەکەتە بۆ خانووکت پێ ناکرێ بۆ سیارەکەت پێ ناکرێ یاخود بۆ شتێکت پێ ناکرێ مەشروعی گەورەت پێ ناکرێ یعنی زۆر جار هەبووە بینیم کابرا داوای دەفتەرێکیان لێ کرد دەفتەرەکەم نییە ئاگام لێ گلیان لێ کرد بە چۆن نیێت 200 ساڵە ئیشەکات بۆ نیەتی ئێوە نازای کابرا گیرفانی کونە لەولایەتەیەک لە دێتە دەرێ بۆ چونکە پارەی نییە باوەڕیش ناکرد لەبەرەوەی کابرا ئیشکەرە با ڕاستە ئیشکەرە بەڵام لەولاوە فەشەلی هێناوە لە ئەنجامی نەزانینی پارە پەیداکردن زۆر جار هەیە لە ئەنجامی ئەمەدا یان ژن تاوانبار یان پیاو تاوانبارە لە سەردەمی بابلیەکانە بابلیەکان خۆتان زان دەوڵەتی بابلی لە 4000 ساڵ پێش ئێستاکە بووە 4000 ساڵ پێش ئێستاکە بوونە سەردەمی حاموڕابیوانە کتێبەکەی بەناوی ئەغنا ڕەجل فی بابل دەوڵەمەندترین کەس لە بابل مەلیک بانجێکات دەڵێ وەرە ناوی ئاکاردا ئەڵێ ئاکارد وەرە تۆ بازرگانێکی گەورەی وەرە ئەو خەڵکانم بۆ فێر بازرگانی بکە و سەرمایە بکەن و بۆی کە وڵات ببوژێنەوە خەڵک هەموو هەر خەریکی خەو و نووسنە زیاتر نییە ئەوتی ئەو خەڵکانە بۆ فێرکە کۆن خەڵکیش دانا ئیتر ڕۆژ بڵێن چەند جارێک چوو دەرسی پێدانەوەنا وەڵ هاتەوە لای مەلیک گوتی مەلیک وتی قوربان گوتی خەڵکانم پێ فێر نابی وتی بۆ گوتی ئەوانە قەت نابن بە بازرگان گوتی بۆ گوت لەبەر ئەوە نازانن ڕێخستنی داراییان چۆن بەکاربێن چۆن داراییک ئەو پارەی جیرفانێدا چۆن ڕێکی بخەن ئەوانەیە کەمیشی کێشەی ڕێخستنی پارەیان هەیە نەک بەدەستهێنانی پارە ئەوەن تا فێر نەبن چۆن ئەو پارەی جیرفانێدا ڕێکی بخەن قەت ناتوان ببن بە بازرگان قەت ناتوان بە دەوڵەمەند بن قەت ناتوان مەشروعی گەورە بکەن بۆ یەکەمین هەنگاوی ئێمە ئەبێ ئێمە فێریان کەین ئەوانە چۆن ئەو پارەی لە جیرفانیاندا ئیش پێ بکەن یعنی چۆن گلی بدەنەوە کۆی بکەنەوە ئیدخاری بکەن بۆی کە ئەو کاتن بە بازرگانێکی گەورە کەواتە هیچ سەرمایەدارێک نییە ئیلا یەکەمی شت زانێتی ئەو پارێکە بەدەستی دێنێت چۆن سەرفیەکات بۆیشە فەقیر ئیشەکە بۆ نانی سپینێ دەوڵەمەند پارەی بەگەڕ خستووە بەهای لای فەژیت بۆ چونکە زانیت پارەکە لە پێش ئەوە کۆ بکاتەوە بەگەڕی خستووە لە لایشترەوە بەبێ ئیش بکە پارەی بۆ دێت فەرق و جیاوازکار ئەوەیە و نەبی بڵێ دەوڵەمەندەکە دەست ڕەنجینتر بێت لە فەقیرەکە زۆر جا فەقیرەکە دەست ڕەنجینترە و ئیشی جوانترە و کۆمەڵی ئیش هەموو شێسەکە زانێ وەکۆڵێن سەبع سەنای و بەخت و ضایع بۆچی سەبع سەنای و حەفت عیلمە زانێ حەفت سەنعەتە زانێ بەڵام عومریشی ڕۆیشتووە لەبەرەوەی نەیزانێ پارە کۆ بکاتەوە